سببك رئيسية بسرطان وهي بيا ظاهرة كمازن لكردستان نبس جغارة نرجيلجي أو همي جنجت ما زي عمر دواد كرد بن ونخوشيت مازن دقرن أقال خونينن تفكير بمشاعر ده كان لا تفكير بعقل ده كان هكا تفكير بعقل ده كان كاس جغارة ناخذ شرطي دایک و باوکە کە لە پێش بچووکەکانی مناڵەکانی نێرگل نەچێشن جگەرە نەچێشن تا لەگەر خۆیان نەبەرن جێ شوێنە گشتەکان وەک کافتریا و چایخانە و ئەم شوێنە گشتیانە ڕۆلی مامۆستاوان وەکو کۆبوونەوەی ناو پرۆژانە ناو پۆڵەکان باسی بکەن بە شتێکی ناشرین پیشانیان دەن هەموو جێیەک بەربڵاوە و جاردێکی زۆر خراپە و هەتا دێتن زیادیش دەکاتن دەبێ حکومەت هاوکار بیتن نەکە دایک و باوکی منداڵان هەرزەکاران گەنجان هەمویان چونکە شتێکی زۆر خراپە و لوتوە ڕوژی منداڵ و لۆ کۆمەلگای کوردەوەجیش خراپە تەماشای وڵاتە پێشکەوتەکان بکە خاستن ئەوروپا بەخۆم چووی ماری دیتیتم مەسەلەی نێرگەلە مەسەلەی مەشڕۆ حتا جگەرە لە 16 لە 18 کەمتربی نایداتێ دوکانەکە بەی شێوەجی یعنی چ بکە هەرچی پارە چ بدا نایدا لە تەسی چیە یەک کامێری چاودێری لە سەریتی و دومینیش حکومەت چاودێری دەکات ئەگەر مەسەڵەن بە دزی داکوباویشی بچی ئەو دوکاندارە نایداتی بەی شێوەجی ئەوەی یەکەم جار ڕۆڵی خۆی دەبینیت لەو دیاردەیە دایک و باوکە کە چەند دەتوانێت منداڵەکانی هوشار بکەتەوە لەو دیاردەیە دووەم قوتابخانە مامۆستان تا چەند دەتوانن قوتابیان هوشار بکەنەوە لە زەرەر و زیانی ئەم دیاردەیە و هەروەها حکوومەت تا چەند دەتوانێت هەڵی کار بۆ ئەم کەسانە دروست بکات کە ئەم کەسانە ڕوونەکە ناو شوێنانە بۆ کێشانی نێرگلە و جگەرە و هەروەها ڕاگەیاندن دەورەکی زۆر ئێجابی ئەبینێت لە هوشارکردنەوەی کۆمەڵگە لەم دیاردەیە